بەبوونەی دەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە گشت مسلمانانی جیهان و مسلمانانی عێراق بە تایبەتی لە مسلمانانی هەرێمی کوردستان دەکەم و هەروەها تەژنە پیرۆزانەشم لە پێشمەرگە قارەمانەکانە ئەوانەی کە ئەمڕۆ لە سەنگەری شەڕەفدا بەرگری لە شەڕەف و کەرامەتی ئێمە و هەرێم و هەموو ئەو میلەتە دەکەن. بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزبایەکی گەرم لە خۆم و خانەوادەی شەهید و پێشمەرگە قارەمانەکانی کوردستان دەکەم. داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم بۆ جەژنەش خۆتان بپارێزن بە پەتای کۆڕۆنا. پەیامی جەژن پەیامێکی پیرۆزە، پەیامی برایەتیە، پەیامی دۆستایەتیە، پەیامی خۆشەویستی و محەبەتە، پەیامی گەردن ئازادیە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا خولێکی کردەوە بۆ ئیمانداران بۆ ئەوەی تایە خۆیان دروستکەن، خۆیان پەروەردە بکەن، خۆیان چاکتر بکەن و مراجعەیشی هەڵس و کەوتی خۆیان بکەنەوە. هیوای ئاشتی و ئارامی و دیموکراتی و هەموو شتێکە خوازم ئەم گرانی لەسەرمان لاچی هیوای ئەم نەخۆشیە هیوا خوازم کە ئەم نەخۆشیە لاچێ لەسەرمان. في هالكفتة ججنا رمضان بيروز بايت خود بسلمان همیات كاين كردستان طيبتي تر الخلق يدهوكي دعاتي رب العالمين في إشيش ناف مراكة في إشاك وكورونا جهد دس خوشية يجيبوا حكمتا يا هريمي وهم بو پارێزگار يجيبوا ريك داي بقول جالك عرض هات نوچونينه وخلك نشد بشتا ججن تيكودو افريقيا هات يفكرن بس معنوي اونينه كو هما ريكيا وكيريا وكورونا نمايا وفيروس نمايا بلكو هر ماي دجواره هیوی تنوی جشنه بیت ما خیر و خوشی و برکت و اتفاق هر کسی که ما مستایب اشارت بدایش ایکی سل بیتن او دی بیت جشن آلی بورینه و ما عالم ایت ایکو دو بوری تو